باز لە ئاژەڵە کێویەکانەکەین کە لە ناو سروشتی خۆیانە و چۆنێتی پاراستنی ئەم ئاژەڵانە تا چەند گرنگە و تا چەند ئەرچی ئێمەیە کە بتوانین بە شێوەیە لە شێوەکان پارێزگاریان لێ بکەین ئەگەر زۆر جار نەشماتوانی پارێزگاریان لێ بکەین هەوڵ نین وەک ڕاوکردن ڕاویان بکەین هەندێک لەگەڵ ئاژەڵانە کە دەگمەن و لە ناوچەکەی ئێمە هەن لە کوردستانە ئەم ئاژەڵانە ئەبێ بپارێزرێن لەلایەن ڕێکخراوەکان و لەلایەن تیمەکان و لەلایەن ژینگە دۆستانەوە بەڵام بەداخۆ زۆر جارە بینین کە ئێستا کۆمەڵێک کەس بەوەی کە ڕاوکردنی و ئاژەڵانە کە هیچ سوودێکی لێ نابینێ بە شانازیۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێنەکەی بڵاوکاتەوە کامە جێگەی داخە یاخود کۆمەڵی ئاژەڵی کەمانەیە کامانە پێویستە ڕێژەکەیان بەرەو زیادبوون بڕوا لە ناو سروشتی خۆمانە بەڵام ئێمە ڕێگرین لەوەیان و داگیرکردنی شوێنە ناوچە سروشتەکان لە ئاژەڵەکان ئەمە تا چەند ئەبێتەوەی کە و ئاژەڵە ئەو ناوچەیە کۆچکات و لەوێ نەمێنێ و هەندێ ئاژەڵ هەیە بە تایبەتی گەر باسی پڵنگ بکەین یان پڵنگی زاگرۆز یان پڕکی لۆپارد کامە جۆرێکی تایبەتە لە کوردستانە هەیە ئەم جۆرە تایبەتە ئێمە بزانین تا چەند گرنگە ڕێژەکان ژمارەکان بپارێزین یاخود هەوڵ بین بەرەو زیادبوونیان بەرین یاخود چۆن هۆشیاری بڵاوکەینەوە کە چۆن ئێمە ئاگامان لە ژینگە و سەوزایەکەی خۆمانە ئاگاشمان لە زیندەوەرەکان بێ ئاژەڵەکان بێ کەوانیش بەشێکن لەو ژینگەی ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمەعەلی وەکو پسپۆڕی بواری ئاژەڵە کێویەکان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە مامۆستا جان زۆر بەخێر بێ بەیانی باش زۆر سپاس دانیوش باش سپاس بۆ میوانداریەکەتان زۆر سپاس بێکبان کە باسی ئاژەڵە کێویەکانەکەین باسی سروشت و سەوزاییەکەین باسی ژینگەیەکی لەبارەکەین هەمویان بەیەکەوە تەواوکەری یەکتر ئەو ئاژەڵە کێویانەی کە لە ناو سروشتەکەی ئێمەیان لە ناو کوردستانی ئێمەیان تا چەند گرنگە بە شێوازێک پارێزگاریان لێ بکەین یاخود ئەگەر نەشماتوانی پارێزگاریان لەکەین با زیانیان پێنەگەیەنی بەڵێ وەکو باست کرد بەڕاستی سروشت هەمووی ڕەبتە بەیەکەوە ینی پێویستە هەموو پێکاتەکانی ناو سروشت بە جوانی پارێزێ بۆ ئەوەی یعنی ژیانی مرۆڤایەتیش بەردەوام بێ ینی بەسیترین شت ئەگەر باس بکرێ بۆ منە ئەو خۆراکەی کە مرۆڤ دەسێکەوێ ینی هەموو مرۆڤ کۆکەیتەوە ناتوانێت پارویەک دابینکە ئەوەی کە بۆ دابینەکە ئەو جۆرا و جۆری زیندەوەریە هەر لە ڕۆک و ئاژەڵ و گیان لەبەرەکان هەمویانەوە بۆیە ینی بۆمانەوەی مرۆڤ پێویستە ئەوانە بپارێزین جا خۆشبەختانە وڵاتی خۆمان کوردستانی خۆمان بە پێی ئەو ناوچە جوگرافی کە هەیەی بەتایبەتی شاخی زاگرۆس ناوچێکی زۆر لە بار و گونجاوە بۆ هەمەجۆری زیندەوەری ینی ئەمە لە ڕووی هەمەجۆری زیندەوەریەوە زۆر دەوڵەمەنین بەڵام تا ئێستا نەمانتوانێت وەکو پێویست بیپارێزین بۆیە زۆر گرنگە کە پارێزگاری لێ بکەین باشە جا ئێمە مامۆستا سۆران وەکو دەوڵەمەندبوونمان بە ئاژەڵە کێویە دەگمەنەکان بارودۆخمان چۆنە لە کوردستان و هەروەها کامێک لەم ئاژەڵە کێویانە هەیە کە لە کوردستانە بوونی هەبێت بەڵام لە جیهانە بۆ نمونە مەترسی لەسەر ژمارەکەیان بێت بەڵێ طبعاً ئاژەڵی زۆرمانەیە کە دەگمەن و هەم لەسەر ئاسی جانیش مەترسی لەناوچوونیان لەسرە ینی بۆ نمونە یەکێک لەو ئاژەڵانە کە پڵنگە کە ئەمڕۆژ ڕۆژی گیانی پڵنگە ئەو جۆرە پڵنگەی لای خۆمانەیە بە پڵنگی زاگرۆسی یان پڵنگی فارسی ناسراوە و طبعاً لە جیهاندا بۆ نمونە پڵنگ نۆ ژێرجۆری هەیە ئەمەی کە لای خۆمانەیە لە هەمویان گەورەترە وەزنی نێرەکانی ئەگاتە نزیکەی 90 کیلۆ یەکێکە لەوانەیە کە لەسەر ئاسی جیهان مەترسی ناوچوونی لەسرە ینی پێشببینی دەکرێت کە ڕێژیان لە بینی 800 بۆ 1000 دانە بێ لە جیهاندا کە ئەو ڕێژە هەیە ئاژەڵی کەشمانەیە کە تایبەتن بۆ نە بە شایخی زاگرۆسیان لەسەر ئاسی جیهان مەترسی ناوچوونیان لەسرە بۆ نمونە و ئاسکەی لە گەرمیانە هەیە ئەوەش بە هەمان شێوە سەراسی جیهان مەترسی ناوچوونی لەسرە ئەو جۆرە تایبەتەی کە باست کرد بڵنگ لە چه ناوچەیەکی کوردستانمانە زۆر هەیە بەدیێت خۆی لە بە درێژایی شاخی زاگرۆس ینی لە ناوچە شاخەکانی کوردستان ناتوانین بڵێن لە بەشێکی زۆریا هەیە بەڵام ڕێژەکەی زۆر کەمە ینی ڕێژەکەیان هەم کەمە و هەم مەترسیشیان لەسرە و هەتا ئێساش ینی ئاستی توێژینەوەکان و ئیشانەی کە کراوە لەبەرەوەی ئەو ستافانی کە لەو بارا ئیشەکەن کە من ینی بەدەقیقی ناتوانین بڵێن ڕێژەکەی چەندە لە کوردستان لە چەند شاخێکی کەمە ئیش کراوە بەڵام لە هەموو کورسانە ئیش نەکراوە بەڵام ئێمە دڵنێن لە سەرجەم ناوچە شاخەکانی کورسانە بوونی هەیە باشە مامۆستا سۆران باسی توێژینەوەت کرد هەر بەڕێزت خۆت یەکێ لەو کەسانین کە لەسەر ئەم ئاژەڵانە بەتایبە پڵنگ توێژینەوەت ئەنجامدا زیاتر باسی توێژینەوەکانمان بۆ کەیتەوەی کە لەم بوارە توێژینەوە تا چەند دەورە بینێت بەڵێ خۆی لە ڕاستی ینی بۆ نمونە پڵنگ لە کورسانی خۆمانە پێشتر توێژینەوەی کەم لەسەر کرابەوە بوو لە ساڵی 2012 تۆمار کرایەوە بۆ یەکەم جار لەلایەن ڕێکخراوی سروشتی عێراقەوە و پاشان چەند توێژینەوەیکی تری لەسەر کرا
ینی زۆر ئەم توێژنانە زۆر گرنگە کە بۆ ئەوەی بیسەلمێنین ئێمە ئەم ئاژەڵی شتا لە وڵاتی خۆماندا ماوە یان کە تۆ تێ بۆ ناوچێک بکەی بە ناوچەی پارێزرا و پێویستە سەپۆرتی ئەو ئیشت بکەی بەبوونی توێژینەوە کاتێک کە توێژینەوەکی لەسەر ئاستی جانی بڵاوەکەیتەوە ئەگەر ئەو شوێنە بکەی بە ناوچەی پارێزرا و ئەو کاتە ینی ئەمە وەکو پشتگیریەکە بێ بۆ ئەو شوێنە بۆیە ئەنجامدانیم توێژینانەوە زۆر گرنگەوە تۆ کاری مەدانیەکەی بۆ منە دیاری ئەەکەیت کە ڕێژەکەی چەنە بۆ منە ئەمە لە توێژینەوەکان دیاری ماکرۆکە ڕێژەی چەنە مەترسیەکانی سەری چییە چی بکرێ بۆ ئەوی بپارێزرێ ئەمانە بێت یارمەتی دەرێک بۆ حکوومەتیش بۆ یەکە گەربیەوێ ناوچێکی پارێزرا و دروستکەوەم ئاشەڵا بپارێزێ بێوێت چی بکات چۆن دەست پێ بکات ینی ئەم توێژینەوانە لەو بارانە سوودیانە بێت زۆر باشە مامسا زۆر کاتەبینی لە زۆربەی ئەو وڵاتانەی کە باخچی ئاژەڵانی زۆر گەوریان هەیە یاخودیانێ ئەو ئاژەڵانی کە زۆر دەگمەنن یاخود ڕێژەیەکی کەمیان ماوەتەوە هەوڵ بن بیانهێن لە سروشتێکی دەستکردا جارێکتر ڕێژەکان زیاکەنەوە ئەنج ئاشنایەکەنەوە بۆ سروشتێک خۆیان یان زۆر جار کۆمەڵی ئاژەڵیان هەیە لەوانەیە نەخۆشی هەبێ یاخو گرفتێکی بێ مش لە ڕێگەی ئەو کامێرە چاودێریانی کە بەردەوام بۆیان دانراوە ئەیان هێنن چارەسەریانەکەن تیمی تایبەت دوای بە سروشتەکان ئاشناکەنەوە ئێمە ئەو ئاژەڵانی کە هەمانە زۆر جار بۆ منەکاڵی چیای قەرەداخ ڕێژێکی زۆری بزنە کێوی پێوەیە کەڵکی پێوە ینی ئەمانە من خۆم پارچوومەتێ بەنامێکم لەسەرەوە کردووە ئەزان ڕێژەیەکی زۆر باشی لێ ینی ئەمانەگە پارێزگاری لێ بکرێ ڕێژەکە زیاترە بێت ینی زۆر جار لە ڕێگەی و کامێرە چاودێریانی کە لێو تیمەکان دایانناوە ئەمەوای کردووە کە هەندێک لەو ئاژەڵانە بزانی کە سروشتی ژیانی خۆیان چۆن ئێمە چۆن بتوانین ئەم تیمە دروست بکەین کە یارمەتی دەرێبێ بۆ ئاژەڵان چکە زۆر جارە و ئاژەڵانە لەو چیانە لەوانەیە لە کەمی خواردنە یاخود لە کەمی نەبوونی ئاوە یاخود گرفتیانە بێ ئەمە ببێتە هۆی لە ناو خۆی لە ڕاستیا بۆ پارێزگاریکردن لیان ینی پێویست بە هەموو لایە کە هەم لە سەرەتا لە خەڵکی ناوچەکەەوە دانیشتوانی ناوچەکە و هەموو ئەو دەستگانی کە بەرپرسن بۆ نە پۆلیسی دارستانە دەستی ژینگەیەوە حکوومەتیانی پێویستە و بە هەمان شێوەش میدیاتوانێت ڕۆڵێکی زۆر باش بینێ یعنی ئەمە پێویستی بە کاری پێکەوەیە پێویستە هەموو لایەک لە شوێنی خۆیەوە ئەوی لە سەرەتی بیکانی بە هیچ کەسولایەنێک بە تەنیا ناکرێت ینی بۆ نمونە و پێویستە حکوومەتیش پارێزگاریکردن لەم سروشە بخاتە بەرنامەی خۆیەوە ینی بۆ نمونە ئەو شوێنانەی کە پێویستن بیکات بە ناوچەی پارێزرا ینی ناوچەی پارێزرا و نەک بەو شێوەی تەنها ناو بێت هەموو ئەو شتانی کە پێویستە لە خزمەتگوزاری لە بۆ نمونە لەو ناوچەیە مەترسی چی هەیە بیڕێنێتەوە بۆ نمونە شاخێک کە ئیکا بە ناوچەی پارێزرا ئەگەر لوقمی لێیە بێ پاکی کاتەوە بۆ نمونە پێشتر ئەگەر کێشەی ئاوی هەیە بێ شتێک بکات کە بە سروشتی ئاو لە ناوچەکە دابینکایتر ئایا گلدانەوەی ئاوی باران بێیانە ینی کێشەکان دەستنیشان بکرێ و چارەسەری بکە و ئەو کاتە بە شێوەیەکی فعلی ئەبێت بە ناوچەی پارێزرا و نەک تەنها بڕیارێک بێ دەرکرێ و ینی وەکو خۆی وابێ هیچ خزمەت گوزارێکی بۆ نەکرێت باشە مادام ئەمڕۆ ڕۆژی پڵەنگیشە با لەسەر ئەم ئاژەڵە زیاتر قسە بکەیت من بیستمە ئەم جۆرە لە پڵەنگەی کە لە کوردستان هەیە ئێستا پڵەنگی زاگرۆسیان هەر و پڵەنگی ئێرانی فارسیە ئەوترێت بۆ نمونە سەرباری ئەو قەبارە گەورەی کە جەنا بدوێتت هەیەتیان ئەو دانە تیژانەی بەڵام مەترسی بۆ مرۆڤ نییە تایبەتمەندەکانی ئەم پڵەنگە زیاتر چیە گرنگیەکەی بۆ ژینگە چییە بوونی ئەمانە ڕاستەخۆی پڵنگ لە سروشتا وەکو کیستۆن سپیشس دانرێ ینی ئەوەی کە ڕۆڵێکی چۆنەڵی وەکو سەرکردەوەیە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ کۆنتترۆلکردنی ڕێژەی سەررجەم ئاژەڵەکانی تر لە ناوچەکەیە بۆ نمونە ئێستا لە زۆر شوێنی کورسان ڕێژەی بەراز زۆر بووە ئەگەر پڵنگ نەکوژرای ڕۆژەکەی باش وایە کۆنتترۆلی ڕێژەکەیە کرد بۆ نمونە ساڵانە نزیکەی هەر پڵنگێک لەوانەیە دە بۆ 15 بەراز وەکو نێچیر بگرێت ئەمە کاریگەریەکی باشە بێ لە سەرکەمکردنەوەی ڕێژە یان زۆر جار ئەو ئاژەڵانە ئەکا بە نێچیری خۆی کە نەخۆشن بۆی وزەیەکی کەمتر سەرفکە ئەمە وای لێکا کە نەخۆشی لە بینی ئاژەڵەکانە بڵاو نەبێتەوە و سەبارەت بۆی بۆ مەترسی بۆ سەر مرۆڤ یعنی پڵنگ بە تەبیعەت گۆشتی مرۆڤ ناخوات ئەگەر برسیشی بێ بۆ نە مرۆڤێک مرۆڤ دبێت لە شاخە گۆشتەکەی ناخوات هەر بە تەبیعەت نایخوا و وەکو ئەوەی کە هێرش بکاتە سەر مرۆڤ مەترسی نییە ئێمە خۆمان چەند جار لە شاخە ینی ئیش و کارەکانمان هەمووی لە شاخە ینی دڵنیای کە چەند جار نزیکی پڵنگ بووینەتەوە بەڵام هیچ مەترسێکی نەبووە لە حاڵەتێکە ئەگەر تۆ بۆ نەل ئەشکەوتێکە حەسریکەی یان بتەوێ عەزێتی بە یان بێچوو هەیە بێ بۆ نە بێچووەکەی ببێ ئێستا بۆ منە مریشکیش کە بێچوو هەیە بێچۆکەی ببێ پەلامارتەیە کە ینی ئاژەڵێکی بڵێن باڵندەیەکی فەقیریشە ینی پڵنگیش بەو شێوەیە مەگەر ینی مرۆڤ عەزێتی بە ئەگینا زۆر زەحمەتە تۆ بچیتە شاخ و پڵنێک لە دوورەوە بتبینێ
بێ پەلامارە بدا ئەو شتانە ڕوویناوە حتا لە کورسانی شایانی حاڵەتی بەو شێوەمان نەبووە ینی زۆر دەگمەنەکە پەلاماری مرۆڤ یابێت کە هیچ زیانێکی بۆ مرۆڤ نییە با مرۆڤ زیانی نەبێ بۆ ئەو بەڵام ئەمە بە چێ بێ بە یاسا بێ چەند گرنگە مامۆستا بۆ نمونە سزادا بڕێ بەرامبەر ئەوەی کە تۆ نەکتەنها پڵنگێک بتانی ئەگەر ئاسکێک ئەوەی کە لە گەرمیانە ئاسکێک ڕاو بکەیت سزایەکی وادا بنرێکات ئەو کەسێک ئەوەی کردو چەند کەسی کەش لەوە دەرە زۆر بگرێ ینی سزایەکی وا قورسە بێ ئەمە تا چەند یارمەتی دەدربێت کە ڕاوچەکان نەڕۆن ئەو شوێنە سروشتیانەوە ڕاستە خۆی بێگومان یاساتوانێت ڕۆڵێکی زۆر باش ببینێ بەڵام لەوە باشتر ئەوەیە کە تۆ وا لە خەڵکەی خەڵک ڕاو نەکات ینی بۆ نمونە ئێستا من ئەگەر پڵنگێک لە شاخێکا بێ پڵنگەکە کوژرا بە نیسبەت منەوە زۆر سوودی نییە کە ئەو کەسی کوشتوێتی بیخەمە سجنەوە پڵنگەکە گرنگە کە نەکوژرایە بۆیە ینی باشترین شت ئەوەیە کە تۆ پێشتر ینی وا لە وعی خەڵکەی کە ئەو ئاژەڵە بپارێزێ بێگومان کە ئەوە شکستی هێنا ناچاری ینی بیر لە سزا بکەیتەوە بەڵام وەکوتم من خۆم زۆر لەگەڵ سزاکەیانیم چکە ئەگەر پڵنگەکە کوژرا بەلامەوە گرنگ نییە بەڵام مامۆستا زۆر جارە بۆ بەنەریت لەلایەن ڕاوچیەکان ینی وەرزیاندانەوە وەرزێک بۆ کەوگرتن وەرزیاندانەوە بۆ بزنەکێویەکان وەرزیشاندانەوە نازانم ئەڕۆن لە کۆمەڵە شوێن دانیشن بەشەوە مێننەوە تاوەکو کۆمەڵی باڵندە و ئەمانە بەدەست بێن بەڵام ئەگەر تۆ سزالابەی ئەمەم نەریتە خەڵکی کەش فێرە بێگومان ئێمە سزاکە ئەبێ هەر بمێنێ بەڵام ینی ئێمە هەم دام دەستگاکانی حکوومەت هەم میدیا هەم ینی ئێمەکو کەسی لانی ئەکادمی و زانکۆکان تا ئێستا بۆ نمونە ئەو ڕۆڵە وەکو خۆی بە بەرچاوی نەمانگەڕاوە کە بتوانین ینی کۆمەلگا و شارکەینەوە ینی بۆیە ڕاستەوخۆ ینی تو یەکسەر سزا بەکاربێنی لەوانەیە خورس بێ پێویستە لە پێش هاتۆ بتوانیت ئەو بۆ شایانە پڕکەیتەوە و لەگەڵ سزاکەش ئەتوانێت دەورێکی زۆر باش ببینێ ئەنی بۆ نمونە من بەشداریم کرد لە پرۆگرامێکە هەر لە دەرەوە لەسەر پارێزگاریکردین لەم ئاژەڵەوینانە ینی باسی ئەوەیە کرد کە ئاژەڵێک ڕاوکرێ ینی ئەبێ بیرکەیتەوە ئەم کەسە بۆچی ڕاوی کردووە ئایا ئەم کەسە داهاتی نییە بۆ داهاتێتی ئایا ئەم کەسە حەزی لە ڕاوکردنە ئایا ئەم کەسە ینی جۆرێک لە نەخۆشی هەیە کە ئێوێشت ڕاوکات ئەبێ هەمووی بە وردی لێ بکۆڵیتەوە لەسەر ئەساسی ئەوە سزاکە دیاری بکەیت ئەنی لای خۆمان بۆ منە ئەو شتانە نەکراوە ئێستا فەرقی هەیە کەسێک بۆ بژێوی ڕاوبکە فەرقی هەیە کەسێک کە ینی چۆنڵی لەسێر تێری ڕاوبکە بێگومانە بێ سزای ئەو قورستر بێیان ئەبێ بۆ منە لەو شوێنەیە پرۆگرامێدانی کە خەڵکی ناوچەکە سوودی لێ ببینێ ئێستا بۆ منە لە پاکستان کاری لەو شێوەیە کراوە کە جۆرەی بزنی کێوی هەیە لە مەرخۆری پێوترێ لە ڕێگەی پرۆگرامێکەوەیان لێ کردووە ساڵانە نزیکەی دەدانە ڕاوەکرێ ینی نرخی کوشتنی هەردانێک 135 دەفتەرە تقریبا 180 بۆ خەڵکی ناوچەکەیە و 120شی بۆ حکوومەتە ئەمە وای کردووە کە خەڵکی ناوچەکە واز لە ڕاو بێن ئێستا بۆ نەشاخەیە لە کورسانی خۆمانە ساڵی 300 سەربزنی کێوی لێ ڕاوەکرێ یعنی ئەگەر 5 دانەشی بکەی بە پرۆگرامێکی لەو شێوەیە تۆ بنەبڕی ڕاوکردنەکەیت و بە شێوەیەکی کۆنتترۆلیش کە ئەمە بۆ منە لەو شوێنە دەوری هەبوو دیقەتیان داوە ژمارەی سەررجەم ئاژەڵەکان وە پڵنگیشکە لەو شوێنە هەبووە زۆر بووە ینی بۆیە بەڕێوەبردن زۆر گرنگە ینی لەو شوێنانەیە باش ئەمڕۆ کاتێک باسی تەوەرەکەمان ئەکرد پێشوەختە لەگەڵ هاوڕێیانە قسەیەکم بیست وتیان بۆ نمونە ئەگەر بەراز هەرچەند بیکوژی خێرە یعنی کۆمەڵک تەسەوڕی وا لەناو خەڵکا هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی لەسەر بابەتی ژینگە گرنگی بوونی ئەمانە لە بازنەی ژیانە بۆ ژینگە تۆ بتوانێت هۆشیاری دروستکەی بەڕێزت باسی یاسات کردوە باسی هۆشیاری بەڵام بەپێی ئەزمموی خۆت لە وڵاتانی ترە چی کراوە کە پێویستەکە لە لای ئێمەش بکرێت بۆی کە هەنگاوە ژینگەیەکە هۆشیاری دروستکردنەکە لەسەری بە شێوازێکی دروست بێ تەنیاوانە بێ بۆ منە لە ڕۆژی ژینگەی کوردستان یان لە ڕۆژی ئاژەڵێکە تۆ بیت کۆمەڵک چالاکی ڕابگەێنی هەنگاوە دروستەکە چییە؟ بەڵێ وەکو پێشتریش باسم کرد هەنگاوە دروستەکە ئەوەیە سەررجەم ئەو کەسانی کە پەیوەستن هەر لە دانیشتوانی ناوچەکەوە لە حکوومەتەوە لە میدیاوە پێویستە هەمووی بەیەکەوە کار لەم بوارە بکات ینی ئەوە زۆر گرنگە بۆ نمونە مامۆستایانی ئاینی زۆر گرنگە کە باسی بکەن ئێستا بۆ نمونە کە تۆ ئەڵی بەراز کوشتنی خێرە
یعنی ئەگەر بەراز زەرری هەبووە بۆ نمونە لە ڕووی ئاینەکەەوە بیری لێ بکەیتەوە خی گەورە دروستی ناکرد بۆ منە لە ڕووی ئاینی وڵەن هەموو شتێک بۆ خزمەتی مرۆڤ دروست کراوە کەوایە بەراز بۆ دروست کراوە ئەگەر زەرری هەبێ و بیکوژی و لە شاخەکانی شابڕاستی سوودی خۆی هەیە بۆ نمونە بەهۆی ئەو کێڵانەوەی کە ئیکابێتە هۆی ئەوەی کە زەوی بەپیت بێ و جگەلەوە ئەبێتە خۆراکی پڵنگ و جگەلەوەی ڕاستە لە وڵاتی ئێمە سوودی لە نابنێ لە زۆر شوێنیکە هەیە سوودی لێ بێنرێ هەر بۆ خۆری ئاژەڵەکانی تر لانێ بوونی ڕاستە بۆ کاتە بۆ خۆراکی پڵنگە بەڵێ ساگەر تۆ لە ناوچەیەکا بەراز بکوژە هیچی نهێڵیت بڵێ خێرە بۆ نەت لەو شوێنە پڵنگ هەیە ئەو کاتە پڵنگ کەشتی دەستنەکە و ناچاری ێرشە کاتە سەر مەڕ و ماڵات ینی لەو کاتەیە تۆ بەدەستی خۆت ژینگەکەت تێکداوە بۆیە بوونی بەرازەکە زۆر پێویستە ئەوە جگەلەوەش لەوانەیە چەندین سوودیە بێ کە تا ئێستا بۆ نمونە زانست درکی پێ نەکرد بێت چکە بەردەوام شتی تازە ینی سیفەتی تازە شتی تازە دۆزرێت و یان دیکە لەوانەیە کە بەشێکی سەرکی خۆراکی لەسەر مێرووەکانە کە خۆڵ هەڵەگەڕێنێتەوە بۆ دەستکەوتنی مێرووە ینی تۆ لەم لە ماوەی قڕکەر بەکارێنی ئەچێتەوە ژینگەکەت دووبارەی خۆیتەوە زەرری هەیە بۆت لەو لاوە بەرازەکە کوژی ئەو بە سروشتی بۆ نمونە ئەوەت بۆکە زۆر باشە منەمێ زۆر بە کورتی وەکو دوایین پرسیاری خۆم ڕۆڵی ڕێکخراوەکان و ئەو تیمانەی کە لە بواری ژینگە و بە ڕێزیشتان کە پسپۆڕن تا چەند گرنگە ئەرچیشی و هۆشیاری بڵاوکردنەوە هەبێ بە تایبەتی لە ناو سیستەمی خوێندنە و بە تایبەتی بۆ ئەو خوێندگانشی کە لەو ناوچانەوە نزیکن ئاژەڵەکیەکانی لێ چکەگەر لە مناڵی و ڕاهاتین بێگومان دەتوانین ئاژەڵەکان بپارێزی بەڕاستی ڕێکخراوەکان ینی ئەکرێ ڕۆڵێکی زۆر باش ببینن و درێخیشیان نەکردووە بەڵام مشکیلەکە لەوەیە ژمارەکە زۆر کەمە ینی بۆ نمونە ئەوەی لەسەر پڵنگ ئیشەکە بە پەنجەی دەستە ژمێردرێ بۆ ئەوەی لەسەر ئاژەڵان ئیشەکە زۆر کەمە پێویستە خەڵکی زیاتر بێتە پێشەوە گەنجی تازە بۆ ئەو کەسانی لە زانکۆکانن کە تەخەڕوجەکەن زۆر گرنگە بێنە پێشەوە چکە ئەکرێ ئەو کاتە هۆشاری زیاتر بگەندرێ بە لادەکان ینی بۆ منم نەگەرێسە بمێ ئەوە بکەم لانێ فرای دووسێ لادێ بکەم بەڵام ئەگەر ئەو کەسانی لە بوارەکە ئیشەکەن بۆ 200 کەس 300 کەس لە بوارەکە ئیشکە ئەکرێ هۆشارەکە زیاتر بڵاو بکرێتەوە بۆیە ڕێکخراوەکان ڕۆڵیان بینیوە ڕۆڵی باشیشیانە بۆ بەڵام ڕێژەکەمان زۆر کەمە ینی بۆیە نەمانتوانیوە ئامانجی خۆمان بە تەواتی پێکین پێیانی پێویستمان بەوەیە کە خەڵکی زیاتر بێتە بوارەکە و ئیشی زیاتر بکە دەستان خۆش لەشتان ساخت زۆر سپاس بۆ هەوڵە دڵسۆزانەکانتان ئیشەڵڵا تەنیاوانە بێ ژمارەیە کەسی تایبەت کە لە بوارەکان وا بکەن خزمەت بە ژینگەی کوردستان بگەێنن هیوامانەوە ئەم خەمنە دڵی هەمووانە دروست بێت هەمووی بە ئەرکی خۆی بزانێت دووبارە بەخێرات دووبارە زۆر بەخێر بێ سپاس بۆ دەستەکانە خۆش بێ